نووسەر و ڕۆمانوسی بەریتانی هێربرت جۆرج وێلز دەڵێت ئەگەر کۆتایی بە جەنگ نەهێنین جەنگ لە ناومان دەبات. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. پاش مانگێک لە هێرشە داگیرکاریەکانی رووسیا بۆ ئۆکرانیا، شێوەکارانی سەرشەقامەکانی جیهان گوزارشت لە هاوخەمی و هاودەنگی خۆیان دەکەن بۆ خاک و قوربانیەکان و نەفرەت لە جەنگ دەکەن. بە فڵچە یان بەڕەنگ پاشین پەیامەکە ڕوونە. هونەرمەندانی سەرشەقامەکان لە کالیفۆرنیا دیوارەکان وەکو تابلۆیەک بەکاردێنن بۆ کارە هونەریەکانیان لە دژی شەڕ. تاد گودمان کە هونەرمەندێکی سەرشەقامە دەڵێت بڕیارمدا بێمە پێشەوە و پشتگیری لە گەلی ئۆکرانی بکەم. I've decided to step out in support of the کاتێک من لێرەدا سێری ئەم پیاوە دەکەم، هێز ئازایەتی ژیری و جۆش و خۆش دەبینم. من بریاریدا ساڵانێک لە بێدەنگی خۆی بشکێنی و هاوغەمی لەگەڵ پەنابەرانی ئۆکرانیدا دەرببڕێ. ئەو تەنها هونەرمەندێکی سەرشەقام نییە کە شەڕ وەکو جۆش و خۆرۆشێک بەکاردێنێت. هونەرمەندی لۆس ئەنجلس کۆری ماتیە وا هەستی دەکرد پاش کەوتنە خوارەوەی بۆمبەکان بەسەر ئۆکرانیا دەست بە یەکەمین وێنە کێشانەکانی سەر دیوار بکات و ئەو دەڵێت من خەریکی کارێکی تر بووم. من خەریکی دروستکردنی تابلۆیەکی دیوار بووم لەسەر شەقامی میلڕووس لەبارەی قەرزی خوێندکاران و خۆشبوون لە قەرزەکانیان. پاشان شەڕی ئۆکرانیا ڕوویدا. منیش وتم خۆ دەبێت شتێک بکەم. ئەو لەگەڵ هونەرمەندی تاتوکێش جولیانۆ ترێنەدای هاوکاری کرد بۆ ئەوەی پێشان بدات سەری سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پۆتن کۆترەکان ڕای دەبن. ئێمە ئەرکێکمان لەسەر شانە کە شتەکان بخەینە سەر شەقام، چونکە گفتوگۆکان بەو شێوەیە دەست پێ دەکەن، پاشان لەسەر ئینتەرنێت دەمێنێت و بەو شێوەیە گۆڕاندێتە ئاراوە. لەبەرەوەی هەندێک جار پەیامەکان لەوانەیە هاندەرا نەبن و بەمەبەستەوە ئەم کاردانەوەی لێ دروست بێت. So my message is generally one of positive love. پەیامەکەم بەگشتی یەکێک لە پەیامەکانی خۆشەویستی و ئاشتیە. هەرچەند ئەم تابلۆیە لەوانەیە زۆر توند و تیژی تێدا بێت، بەڵام ئەمڕۆ ئەوە قسە لە هەستی دەرونی خەڵک دەکات. هونەر بۆ ئەوان باشترین ڕێگایە بۆ دەربڕینی پشتیوانیان لە پەنابەرانی ئۆکرانی و دژایەتیکردنیان بۆ شەڕ. ئەوە جۆرێکە لە بەرخودان کە تونند و تیژی بەکار ناهێنێ و یاخود کاریگەری نەرێنی لەسەر کەسێک هەبێت. تۆ هونەر بەکاردێنیت بۆ گۆڕینی خەڵک. گودمان دەڵێت من بەشێک لەم بەرخودانم و خۆم وەکو چالاکوانێک دەبینم و ئەمەش پەیامی من نییە بەڵکو پەیامی خەڵکە. هەردوو گودمان و ماتیە لە ڕێگای کارە هونەریەکانیانەوە یارمەتی بۆ پەنابەرانی ئۆکرانی کۆ دەکەنەوە و هەموو دەڕوات بۆ ڕێکخراوەی چاودێری نێونەتەوی و یارمەتی ڕاستەوخۆ. ئەندامی فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانە لە بەلجیکا، ئەندامی کارایی ئەنجومەنی ڕەخنەگران و نووسەرانی سینەمای ئێرانیە، ئەندامی بنکەی دیزاینەر و بەڕێوەبەرانی ڕێکلامی سینەماییە لە ئێران لە ماڵی سینەما، ئەندامی ئەنجومەنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانی وەرزشی سویسرایە، ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان و خاوەنی خەڵاتی ڕۆژنامەوانی کۆمەڵی هونەرجوانەکانی یۆتۆبۆریە لە سوید. لە زوربەی فیستیڤاڵ و چالاکی هونەریەکانی ناوخۆ و دەرەوەی کوردستاندا خەڵاتی ڕێزەنانی وەرگرتووە. ئێستاش مەنسوور جەهانی میوانی زایڵی داهێنانە. ئەم کاتت باش کاک مەنسوور بەخێربێی بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتەی بەڕستان و هەموو بینەرانی خۆشەویستیش باش، هۆگران و لایەنگرانی هونەری سینەما و هەروەها بەگشتی هەموو هونەرەکان ڕێز و سڵاوم هەیە. پیرۆزبەی نەورۆز لە هەموو لایەک دەکەم. هەر بژین. کاک مەنسوور هەڵبەت ڕەنگە ڕۆژنامەوانی بواری سینەمایی و کاری سینەمایی بە حەقەت بۆ کورد زۆر کەم بێ و زۆر کاری کەم کراوە تا چەندین ساڵ لەمەوبەر. بەڵام ئەم هەنگاوەی ئێوە چەندین ساڵە
بۆ کاری ڕۆژنامەوانی لە بواری سینەماییە و پەیوەندی ئێوە بە جیهانەوە پەیوەندی ئێوە بە زۆرێک لە ناوەندە جیهانەکان و ئەکادیمیا سینەمایەکانی جیهانەوە ئەمە چ هەنگاوێکی گرنگە و چەند هەنگاوێکی گرنگە بۆ دروستکردنی پردێکی پەیوەندی و فەرهەنگی و سینەمایی لە نێوان کورد و وڵاتانی جیهانە یان لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دیکەی جیهانە. بێگومان هۆنەری سینەما گرنگترین و بەهێزترین میدیۆمی ئەمڕۆکەی دنیاە و ئێمە ژۆک و ڕۆژنامەنووسێکە نزیکی 25 ساڵە لەگەڵ براکەم کاگمەنووسێری جیهانی لە بواری هۆنەریداوە بەتایبەت لەسەر سینەما کار دەکەین. ئەو پەیوەندیمان دروست کردووە نزیکی 15 ساڵە لەسەر سینەمای کوردی کار دەکەین. هەواڵەکانی سینەماکارانی کورد لەوانە کاک بەهمانی قوبادی، شاهرامی عەلیدی و ڕەحیمی زەبیحی و تورەزی ئەسڵانی و شەوکەت ئەمین و زۆربەی سینەماکارەکانی کورد بە دەستگاکانی ڕاگەیاندنی ئێرانمان بڵاو کردەوە. نزیکەی 7 ساڵە کە هەواڵی ڕۆژنامە سینەماکارانی کورد و هەروەها سینەماکارانی ئێرانی گواستۆتەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نزیکەی 3 ساڵە نزیکی 3 ساڵ یا 4 ساڵە ئەو شانازەیەمان هەبووە کە هەواڵەکانی سینەمای کورد و سینەما ئێران بە دەستگاکانی ڕاگەیاندنی دنیا بینێری بۆ دەستگاکانی ڕاگەاندن. بە خۆشحاڵیەوە ساڵی ڕابردوو ساڵی 2020 کە فستیوالی کورتە فیلمی تاران کە ماوەی 8 ساڵ بوو من کارم لەسەر دەکرد بە لەلایەن ئاکادمی ئۆسکارەوە وەرگیرا بۆ ئۆسکار کوالیفای. هەواڵەکانی ئەم ڕووداوە سینەمایە لە گرنگترین دەستگاکانی ڕاگەیاندنی دنیادا بڵاوبەوە. بۆ نمونە گۆباری گرنگی برایەتی کە یەکەمین گۆباری بە نرخی سینەمایەوە 115 ساڵ تەمەنی هەیە ئەم هەواڵەی بڵاو کردەوە کە من هەواڵەکەم بۆ نووسی بوون و ئاماژەی بە 2 خاڵی گرنگ کردبوو. یەکەم ئەم فستیواڵە بۆتە دەواازەی ئۆسکار و دووهەم ئەو وەرشاپە فێرکارانەی کە تیایدا سینەماکاران بەشداری دەکەن و مامۆستایان لەسەر تاسەری ناو بانکێش دەکرێن. بێگومان فستیوالی کورتە فیلمی تاران یەکێک لەو فستیواڵانەیە کە سینەماکاری ناوداری کورد و زۆربەی سینەماکارانی دیکە لێەوە درێوشاونەتەوە. لە 54 وڵاتی ئێران پێگەی هەیە. هەروەها یەکێک لە گرنگترین ناوەندەکانی ئەم ڕێکخراوە گەورەیە لە شاری سنەیە کە زۆربەی سینەماکارانی گەنج لێەوە سەریان هەڵداوە لە فستیواڵە گەورەکانی دنیا درێوشاونەتەوە. ئەو ساڵ کە فیلمی قارەمانی ئەسغەری فەرهەدی واتە پاڵەوان نوێنەری ئێران بوو بۆ ناردرا بۆ ئۆسکار خەواڵەکانی بڵاو کردەوە. بۆ نمونە ئاژانسی فرانس پرس هەواڵەکەی لە زمانی منەوە بڵاو کردەوە لە دەستگاکان ڕاگەیاندنی دنیادا زۆربەی ئاماژەیان پێکرد. ماڵپەڕەکانی گەورەی دنیا هالیوود ریپۆرتەر و ڕایتی سکرین دیلی دێدلاین و زۆربەی ماڵپەڕەکانی دیکە هەواڵەکەیان لە ئێمە وەرگر وەکو یەکەمی سەرچاوە. دوای ئەوە نزیکی 15 ساڵە بەڕێوەبەر ڕاگەیاندنی گشتی سینەماکاری ناودار و مەزنی کورد کاک بەهمەنی قوبادین و هەواڵەکانی ئەومان لە دەستگاکان ڕاگەیاندنی ئێران، هەرێمی کوردستان و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بڵاو کردەوە. ئەم ساڵ نامەیەکی نووسی بە سۆرۆکی ئاکادمی ئۆسکار کە ئەو نامەیە ناردم بۆ ماڵپەڕی گرنگی ئسکرین دیلی و هەروەها دێدیلاین و بڵاو بۆەوە. یەکێکی دیکە لەو کارانەی کە کراوە ئەو ساڵ لە ئێران جەژنی حافز هەیە بە ناوی حافز ئەوارد. 20مین ساڵێتی زۆربەی سینەماکاران و ئەکتەران و پرۆدوسەرەکانی ئێران بەشداری دەکەن و ئەو ساڵ بە منیان کرد کە ئەو جەژنەیان وەکو لە ئاستی دنیادا بڵاوکەمەوە کە ئەو کاتێوە فیلمەکەی ئاغای فەرهادی خەڵاتی وەرگرت 5 خەڵاتی وەرگر هەواڵەکەیمان بڵاو کردەوە و ماڵپەڕی دێدیلاین هەواڵەکەی گواستەوە و دوایش BBC وۆرد و CNN و زۆربەی دەستگاکانی دیکەی دنیا و هەواڵەیان بڵاو کردەوە. بەڵێ فەرموو جانە یەک گرنگ بوو بەلامەوە کاک مەنسوور لەگەڵ ئاژانسی ناوداری فرانس پرس چاوپێکەوتنێکم کرد کە ئەویش بۆ ناسینی ئەو فستیواڵە لە دنیا گرنگێکی تایبەتی هەبوو. ئەمن هەمیشە تامەجرۆی ئەوەم کە هەواڵی سینەماکارانی کورد بە دەستگاکانی ڕاگەیاندنی ئێران و ڕۆژهەڵات و دنیا بڵاو بکەمەوە لەگەڵ هەموو بەرپرسی ڕاگەیاندنی هەموو فستیواڵە فیلمە کوردەکانی لە سەراسەری دنیا بەڕێوە دەچێت لەوانە نیویۆرک، لۆس ئانجلس، مۆسکۆ، لەندەن،
برلین مونیخ هامبورگ فستیڤالەکانی کۆبانێ ئەفرین و ئەم ساڵ و چەندین ساڵە لەماوەی 15 ساڵەدا هەواڵی ئەو فستیڤالانە بڵاوبووەتەوە لە دەستگاکانی ڕاگەیاندنی ئێران و هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بە شانازیەوە ماوەی 8 ساڵە لەسەر فستیڤالی فیلمی کوردی دوهۆک کارم کردووەوە لەگەڵ فستیڤالی فیلمی سلێمانی 4 ساڵ ئەو فستیڤالەمان لەگەڵ هەواڵەکان هەواڵانی خۆندا مزراند و هەواڵەکانیمان بڵاو کردەوە زۆربەی سینەماکارە گەورەکانی ئێران سەردانی ئەویان کرد بۆ نمونە نەویدی محەممەزادە ئەکتەری ناوداری کورد کە تەنیا ئەکتەرێکە لە ئێراندا خەڵاتی شێری زێڕینی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی ڤێنیزی هەیە لەو فستیڤالە بەشداری کرد و بە شانازیەوە لەوێ بە کوردی قسەی کرد و پێگەیەکی زۆر جوانی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. ئێمە هەوڵمانداوە کە پردێکی پەیوەندی بین لە بینی سینەماکارانی هەرێمی کوردستان و ئێران و ئێستا کەش ئەو ئەرکەمان لەسەر شانە کە هەواڵەکانی سینەمای کوردی سینەمای ئێران و بەگشتی سینەمای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستگاکانی گرنگی دنیادا ڕاگەیاندنی دنیا بڵاو بکەینەوە. سپاس کاک مەنسوور جەهانی بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زایڵەی داهێنانی دەنگی ئەمریکا. پانۆرامای فیلمە سەرکەوتوو هەڵبژێردراوەکانی جیهان بۆ خەڵاتی ئەکادیمی ئۆسکار نمایشکرا. خەڵاتی باشترین دیمەنە ڤیدیۆیەکان درا بە فیلمی کودا کە فیلمێکە سەبارەت بە نابیستەکان. هاوکات چەندین فیلمیش دیاریکران بۆ ئەوەی خەڵاتی باشترین دەرهێنەر و سیناریۆ و ئەکتەریان بۆ دەستنیشان بکرێ. لەم راپۆرتەی دەنگی ئەمریکادا گوڵبژێرێکمان لەو فیلمانە بۆ ئامادەکردوون. فیلمی کۆدا چیرۆکا دیڤید بەرامبەر گۆڵافە کو چیرۆکێک غەمگینە تەنێ bi sê namzedên Oscarê di rêza fîlmên herî baş de pêşbazên Akademiyê têk bir. Di vê navbirê de drama psîkolojîk ya rojavayî bi navê The Power of the Dog ku xuya bû digel 12 fîlmên din yên bijarde ji bo xelata Oscarê û derhêneriya herî baş wergirt. فیلما کۆدا فیلمێکە لەسەر چاندا گەڕان ku dilê temaşevanan bi dest xwe veîna û li ser çanda kesên ku nikarin bibihîsin hoşyarî belav kir. Fîlm li ser keçeka genç bi navê Ruby ya 17 salî ye ku harîkariya malbata xwe ya ger dikit da digel cîhana agah de têkeliyan çêbikin û karsaziya binemalê berdewam bit. Ruby ji stranbêjiyê hez dikit û hîviya wê ew e ku bo xwandina mûzîkê bi çit zanîngehê wesa diyar dikit ku xewna wê hem berhez û erka malbata wê li hev nain. Fîlma koda di nav dengderên Akademiyê di rolê leyîstina cîhana geran de deng veda. Her wesa yekem car ji sala 1986 dema ku ektera ger Marley Matlin ji bo rolê wê di fîlmê Children of the Lesser God baştirîn xelatê Oscarê wergirt. Hevkarê wê Troy Kotsur yêker ku rolê mêr di fîlma Koda de leyîst duwemîn kes bû ku xelatê Oscarê wergirt. Wî di dema axiftina xwe ya wergirtina xelatî wek nwêner xelatê xwe pêşkêşî hemî civaka geran kir. Derhêner û nivîskarê fîlma Koda Sean Hayder xelatê Oscarê bo baştirîn sînaryoya geran wergirt. Jane Campion bi fîlma xwe ya bi navê The Power of the Dog xelata derhênera herî serketî wergirt. Fîlmsaza Newzealandî sêyemîn jina derhêner bû ku ev xelata bi dest xwe xist. Piştî Chloe Zhao û Catherine Bigelow. Will Smith yekem xelatê Oscarê di rêza lîstikvanên herî serkeftî di dramaya werzişê de King Richard weke Richard Williams ku rolê Bob û rahênerê tenîsê yên tenîsvanên navdar Venus û Serena Williams wergirt. Di axaftina xwe ya serkeftinê de Smith got Richard Williams parêzvaneke bihêz e ji bo malbata xwe. Jessica Chastain yekem xelata xwe di lîstika herê serketî de ji bo rolê xwe wek mizgînvana oldar Tammy Faye Baker di dramaya The Eyes of Tammy Faye ku wê bi xwe ev filme çêkiriye bi dest xist. Cara yekem Ariana dibist di lîstika xwe ya filmê Steven Spielberg bi navê West Side Story baştirîn xelatê Oscarê ji bo rolê jinê ku yekem jina reşpêst bû
وەرگرت هەروەسا دووەمی ژنە لاتینیە و خەڵاتی ئۆسکارێ وەرگرتیە ژنە یەکێ ریتا مورینۆ بوو و بەری 6 ساڵان هەمان ڕۆڵە ئانیتا د فیلمیدا کردبوو د دانەیە فیلمی ئۆریجینال یا وەست ساید ستۆری فیلما کۆمپانیا دیزنی ئینکانتۆ یەکەم تایبەتمەندیە ئەنیمەیشنیە و کارکتەرên لاتینی دەردەخست داگو خەڵاتی ئۆسکارێ وەرگرت ئۆسترانên ku ji aliyê Lin Manuel Miranda ve hatine nivîsîn têdene fîlma xeyalî ya Denis Villeneuve bi navê Don 6 xelat ji bo baştirîn filmkirinê ji aliyê Greg Furness wergirtiye. Ji bo dîmenan deng derhênerî dîzayn û musîqî jî ji aliyê Hans Zimmer e. Filma Belfast çîrokek dilgeş e ji aliyê sînemakar Kenneth Branagh ku derbareyê derbirîna keyfxweşiyê di nav tundûtîjiyan û nakokiyên li Belfast İrlandan e. Di rêza filmên herê baş de xelatê Oscarê wergirt. Baştirîn xelatê Oscarê strana Billie Eilish ji bo filma James Bond ku bi navê No Time to Die wergirt. Xelatekî hejî ji notû çaremîn xelatê Oscarê ku şêstemîn salvegera filmên James Bond pîroz kir. نووسەر و داکۆکیکار لە مافی خاوەن پێداویستی تایبەت هێڵن کیلەر دەڵێت پیاسەیەک بە ناو تاریکیدا لەگەڵ هاوڕێکەتدا باشترە لەوەی بەتەنیا بە ڕۆژی ڕووناک پیاسە بکەی. لە جیهانەوە گوڵبژێریەکمان لە فۆتۆکان بۆ ئامادەکردوون دیمەنەکان بۆ خۆیان دەدوێن. هەزاران نوێشخوان هاتوون بۆ پەرستگای ماسۆرا لە باکووری هیندستان بۆ ئاهەنگگێڕان لە سروتی هۆرانگا کە سرودێکی پیرۆزە بەڵام نەریتێکی زۆر سەیرە. لەم ئاهەنگەدا خانمەکان کراسی پیاوەکان دادەدەڕن و حەسیرمەیانیان دەکەن. بە هەزاران شوێنکەوتوانی ئاینی هندوسی لە پەرستگایەکی شاری ماسۆرا لە باکووری هیندستان ئاهەنگی هۆرانگایان گێڕا وەک بەشێک لە ئاهەنگەکانی هولی. ژنەکان جلوبەرجی پیاوەکانیان دائەدڕی و وەک بەشێک لە نریتی ئەو بۆنێش بە جلوبەرگەکانی خۆیان لیانەدەن. ئەمڕۆ ئاهەنگەکانی هارانگا کە لە جیهاندا بە ناوی برا گەورەی خواوەند کریشنەوە ناسراوە نەریتێکی کۆنە و هەموو ساڵێک پڕ لە ژیانە. لە ئاهەنگەکەدا 2100 کیلۆگرام پەڕەی گوڵ و هەروەها 2100 کیلۆگرامی هاڕاوەی ڕەنگ و 5100 کیلۆگرام گوڵی ڕەنگا و ڕەنگی بۆن خۆشمان بەکارهێناوە. لە پەرستگای مەهاراجا ئاپۆرایەکی بێوێنە و ئامادەبووان بەڕەنگ و ئاڵوواڵای جۆرا و جۆرەوە و دراندنی جلوبەرجی هولی لە نێو سەما و گۆرانی وتنەوە. ئەم ئاهەنگە نەریتیە لە باڵداماوە کەوتۆتەوە کە برا گەورەی خواوەندی هندۆسەکان کریشنا بووە. وەک داستانەکە دەڵێ لەو ڕۆژەدا کریشنا وەک هولی ڕۆڵی گێراوە لەگەڵ باڕامادا. لە زۆربەی گوند و شارەکانەوە پیاوان دێنە ئاهەنگەکەوە و ئەو گۆرانیانە دەڵێن کە سەرنجی خانمان بۆ لای خۆیان ڕاکێشن. ژنەکانیش جلوبەرگە دراوەکانی پیاوەکان دەپۆشن و هەر بەوەش لیانەدەن. ئەو ڕێکارەی کە ژنەکان بەرگی پیاوەکان دادەدڕن و دەیکەنە شێوەیەک لە قامچی و لێیان دەدەن ئەوە هێمەیەکە بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری لە ناو دانیشتوانی ناوچەکەدا. شتی وەهام لە هیچ شوێنێکی دنیا نەبینیوە و چێژی زۆرم لێبینی. لەگەڵ کەمبوونەوەی حاڵەتەکانی پەتاکە لە هیندستانیش ئاهەنگەکان پڕ جۆش و خرۆشتر دەرەکەون لە چاو 2 ساڵی ڕابردووی ڕێگریەکانی کۆڤید-19 یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. هونەرمەندێکی ڕووسی و هونەرمەندێکی ئۆکرانی پێکەوە هاتوون بۆ شارە هاوینە هەوارەکەی باڵی لە کەناراوەکانی ئەندەنووسیا لە پێناو بانگەشەکردن بۆ ئاشتی و پێکەوە ژیان. نووسراوە تابلۆ گەورەکان لە سەربانەکانی ئەو هاوینە هەوارە ساز دەکەن و داوای ئاشتی و ژیان دۆستی دەکەن. ئەم
کارە هوەریە خۆشنووسیە کە دەیەوێت پەیامی ئاشتی بە جیهان بگەیەنێت بەرهەمی هونەرمەندێکی ڕووسی و مڵکدارێکی ئوکرانیە گەورەیەکەی 960 متر چوارجایە و لەسەری بە 6 زمانی ڕووسی، ئۆکرانی، ئینگلیسی، چینی، فەڕەنسی و ئەندەنووسی نووسراوە جیهانی یەکگرتوو. ئەم کارە هوەریە بڕیارە لەسەر بانەکانی نۆبینا نمایش بکرێن. پۆکراس لامپاز هونەرمەندی شێوەنووسی ڕووسی لەبارەی ئەم کارە هوەریەوە قسە بۆ ئاژانسی هەواڵی ڕۆیترز دەکات. ئەم کارە بەیاننامەیەکی سیاسی نییە، بەڵکو بەیاننامەیەکی کولتوری و کۆمەڵاتیە سەبارەت بە خەڵک و چۆنێتی یەکڕێزی بۆ دروستکردنی ئایندەیەکی هاواهەنگی نێوانمان و هەروەها بۆ دروستکردنی کولتور و جیهانێکی نوێی پڕ لە ئاشتی و خۆشەویستی. لامپاز کە لە مانگی 12 ساڵی ڕابردووەوە لە دوورگەی باڵی لە ئەندۆنوزیا بەسەردەبا دەڵێ ئەم کارە هوەریە بیرۆکەی کۆمەڵێک هاوڕێی ئۆکرانی بوو پێش هەڵگیرسانی جەنگ دەشڵێ، بەڵام لە ئیستادا کارەکە واتایەکی زیاتری وەرگرتووە. لامپاسی تەمەن 30 ساڵ دەڵێ شێوازی کارەکەی تێکەڵێکە لە شێوەنووسی مۆدرن و توخمە هوەریەکانی سەر شەقام و بەرهەمەکەشی 3 هەفتەی خەیەندووە تاوەکو دروست بکرێ. ئەلێکس شتێفانی ئۆکرانیش کە کۆمەڵێک ڤیلا بەڕێوە دەبا دەڵێ ئەم کارە هوەریە لەگەڵ بەهاکانی ئەو دەگونجێت. کاتێک پۆکراس بیرۆکەی دروستکردنی ئەم کارە هوەریەی باس کرد تێگەیشتم بەڕاستی لەگەڵ بەهاکانی منیش دەگونجێت، چونکە منیش بە هەمان شێوە بیر دەکەمەوە. وەک دەزانن من لێرە لە ئەندۆنێزیا لە وڵاتە جوانەدا دەژیم. هەمووی دەربارەی یەکگرتنە، هەمومان بەهایەکی هاوشێومان هەیە. ئێمە دەتوانین لە ڤیلاکانماندا بە جیهان نیشان بدەین کە جیهان پێویستی بە یەکگرتنە. ئەم دوو پیاوە کە دەستیان داوەتە ئەم کارە هوەریە دەڵێن بە هەڵگیرسانی ئەو شەڕە لە ئوکرانیا تووشی شۆک بوون. هەمومان حەپەساین و لەوە زیاتر ناتوانم هیچ بڵێم. بەڕاستی دەمەوێت شەڕ بوەستێت. هیوادارە مرۆڤایەتی هەست بە پێویستبوونی بنیاتنانەوەی ئاشتی بکات. ئەگەر بتوانین ڕێگەیەک بۆ وەستاندنی ئەو شەڕە بدۆزینەوە، ئەوە ئێستا کاتێتی و پێویستە ئەو کارە بکەین. شتێفانی تەمەن 35 ساڵ دەڵێ لەگەڵ جیاوازیەکانماندا، بەڵام خەڵکی ئوکرانیا و رووسیا هەمیشە وەک برایەک وا بوون. رووسیا و ئوکرانیا هەمیشە وەک براوا بوون. بێگومان ئێمە جیاوازیمان هەبووە. کولتوری تایبەتی خۆمان هەیە، وەک چۆن رووسیا کولتوری تایبەتی خۆی هەیە، بەڵام هەمیشە لە یەکتر نزیک بووین. هەمیشە هاوکاریمان لەگەڵ یەکتر بووە و هەمیشە هاوکاریمان لەگەڵ یەکتر کردووە و تەنانەت هاوڕا بووین. ناتوانین بڕوا بەم شەڕە بکەین. رووسیا مانگی 2 ئەمساڵ لە ژێرناوی ئەرکێکی سەربازی تایبەت دەستیدایە هێرشێک بۆ سەر ئوکرانیا و تاوەکو ئیستاژ داگیرکاریەکانی مۆسکۆ لە وڵاتەدا بەردەوامە. نمایشێکی هوەری تایبەت بە هونەرمەندی فەڕەنسی کلۆد مۆنیە لە ریۆ دی ژینێرۆ کرایەوە. ئەم پیشانگایە دەواازەیەکە بۆ هۆگرانی هوەر تا لەم سەردەمی تەکنۆلژیای سەدەی 21دا زیاتر لە 280 تابلۆی هونەرمەندە شێوەکارە بەناوبانگەکەی جیهان ببینن. پێشانگایەک لە شاری ریۆ دنێرۆ لە بەرازیل شاکارە هونەرەکانی وێنەکێشی فەڕەنسی کلۆدێ مۆنێ دەخاتە ڕوو. ئەم پێشەنگا دیجیتاڵیە ڕێگە دەدات بینەران بچنە نێو زیاتر لە 280 کاری هوەری ئەم هونەرمەندە بەناوبانگەوە. گەشتێکە بە نێو 280 کاری هوەری کلۆدیە مۆنتێدا بتوانیت بەو شێوەیە لە هوەرەکە نزیک ببیتەوە، تەنانەت بەبێ ئەوەی بچیت بۆ مۆزەخانەی ئۆراسی لە پاریس. لەوێ هێڵێکی زرد هەیە کە نایەڵێت وەکو ئێرە لە هوەرەکان نزیک ببیتەوە. دەتوانیت دەست لە شاشەکە بدەین بێ ئەوەی خەڵکی دیکە بێزار بکەین و هەز دەکەین لە نێو هوەری مۆنێت داین. لە نێو ئەم خێوەتەدا کە بەرزیەکەی 15 مەترە و دەکەوێتە شەقامی ئۆلۆمپیکی شارەکەەوە، سەردانکەران دەتوانن بەرهەمەکانی مۆنێت بە دووڕەهەندی و سێڕەهەندی 2D and 3D ببینن. مۆنێت لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20دا ژیاوە. ڕێخەری پیشانگاکە دەڵێت ویستویانە بەرهەمەکانی مۆنێت بە شێوازێکی نوێ نمایش بکەن. ئەمە یەکەم جارە پێشەنگایەکی دیجیتاڵی ئینتەراکتیڤ دەبینم و بەلامەوە نایابە. دەتوانیت تا ڕادەیەکی زۆر بچیتە ناو وێنەکە و بەجوڵەوە بیبینیت. ئەو وێنانی کە پێشتر لە مۆزەخانەکانی جیهان بینیومانن لە پڕێکدا دەتوانین بچینە ناویانەوە. زۆر نایابە، زۆر مەزنە. دیارترین کارەکانی مۆنەیە کە لێرە نمایش دەکرێن بریتین لە زنجیرە وێزگەی قەشەلازار کە ساڵی 1970 تەواو کرا، کلەسای ڕۆن ساڵی 1993 و کۆشکی وێستمینستەر ساڵی 1904 و کەناڵی لێگراند 1908.
شاری ریوێ یەکەم شارە ئەم پرۆژەی تێدا نمایش بکرێت. پرۆژەکە لە بەرازیل بەرهەمێنرا و بڕیارە لە ساو پاولۆش بخرێتەوە. پاش 2 ساڵ لە ڕاگررتنی ئاهەنگ و بۆنە نیشتیمانی و کۆمەڵایەتی هونەریەکان بەهۆی پەتای کۆڤیدەوە، فیستیڤاڵی نیشتیمانی ئایرلەندا لە دبلن ساسکرا. به هزاران بەشداربوو و گروپên موزیکژن تاکو لاپرکان لە ڕۆژا پێنجشەمبێ لەسەر جادên دوبلن دلەیزین و ستران دەگوتن. لە دەمێک و جارێکا دی ئەرلەندا ڕێبگێرانە ئاهەنگا ڕۆژە سنت پاتریک دای پشتی 2 ساڵان ji ڕاوەستاندناوێ ji ber COVID-19. gelekî xweş e em carekê din vegeriyan Dublin bo rêveçûnekê. Ev bû 2 salin ew nebûye. Gelekî xweş e ku em carekê din xelkê ji seranserî cîhanê dibînin. Dengên cuda, zaravên cuda, hemî demên xweş derbas dikin. Bi hezaran xelkê Irlandî û geştiyar ji seranserî cîhanê çûne Dublin ya paytext. Da ku beşdarî vê fîstevala salaneya xeyalî ji hemî tiştên Irlandî bibin, alayê Irlanda bihejînin û cilên jêhatî li ber xwe bikin. Ez di 2020 de hatim vir û Saint Patrick çênebû û her wiha di 2021 de jî çênebû. Bûyerên pîrozkirineyên St Patrick ya Irlandî êkem tişt bûn ku di sala 2020 da bihên rawestandin, ku kombûnên giştî û kafe û bar seferkirin hatbûn ragirtin. Lê piştî rakirina van mercan, Irlandaya amade bû ku ahengan bigêrît. Ez bawerim qerbelaxa xelkê xwest rêzgirtina xwe nîşan bide. Balyozya Ukraynayê jî di nav pêşandanê de bû. Hin xelkê pêşandan ji bo Ukraynayê encam dan. Diyar bû ku vê kombûnê dixwest piştgiriya xwe bo Ukraynayê nîşan bide. Bi şêweyekî asayî ji bo rêkxistina vê vîstevala Dublin nêzîkî 18 mehbêt bûrîn. Li gorî rêkxera vîstevalê Anna McGowan, ewan ji heyvaek were haziriyên xwe kirîne û di vê mavê Kurda ewan hertim kar kiriye û her tiştek kiriye da ku ev vîstevala bihête encam dan. Bi hizra min ev tiştekî pir jêhatî bû. Min gelek keltûrên cuda dîtin li Îrlanda û ez gelek dilxweş bûm bi vê bûyerê hemiya. Firokxana Dublin gotî ku wan pêşbîniya 800,000 geştyaran dikir di mavê 12 rojên St Patrick da ji 12 adarê ta ku 24 adarê. فەیلسوفی فەڕەنسی ڕێنیە دیکار دەڵێت گرنگ نییە خاوەنی عەقڵێکی باش بیت، گرنگ ئەوەیە بتوانیت ئەو عەقڵە زۆر بەباشی بەکار بهێنیت تا زایڵەیەکی دیکە و داهێنان و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.